راپۆرتەکانی NRT لەسەر ژمارەی پاسەوانی حیزبەکان بەردەوامە بە پێی نووسراوەکەی سەرۆکایەتی هەرێم کە وەک پرۆژەی چاکسازی بۆ جێبەجێکردن ڕەوانەی وەزارەتی ناوخۆی کردووە بارەگا حیزبەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی هەرێم بەم شێوەیە دابەش کراوە. پارتی دیموکراتی کوردستان مەکتەبی سیاسی 30 پاسەوان، پارتی یەک بارەگای مەکتەبی سیاسی هەیە لە هەولێر کە 30 پاسەوانی دەبێت، مەکتەبی ڕێخستن 30 پاسەوان، ئەویش یەک مەکتەبی سەرەکی هەیە و 30 پاسەوانی دەبێت. بارەگای مەکتەبەکانی تر کە پارتی 6 مەکتەبی هەیە 14 پاسەوان کە دەکاتە 84 پاسەوان. ئەنجومەنی سەرکردایەتی 14 پاسەوان، پارتی لە سلێمانی و هەولێر و کەرکووک 3 بارەگای هەیە کەواتە 42 پاسەوانی ئەنجومەنی سەرکردایەتی دەبێت. مەکتەبە ناوەندیەکانی سەر بەلەقەکان کە 8 بارەگایە 10 پاسەوان، ئەویش دەکاتە 80 پاسەوان. بارەگای لقەکان 25 پاسەوان، پارتی 21 لقی هەیە واتە 525 پاسەوان. ژمارەی ناوچەکان کە NRT بە نزیکراوەی هەر لقە و 7 ناوچەی بۆ دیاری کردووە دەکاتە 147 ناوچە. بارەگای هەر ناوچەیەکیش 12 پاسەوانی دەبێت کە دەکاتە 1764 پاسەوان. بە پێی شیکردنەوەکانی NRT تەنها بارگا حیزبەکانی پارتی 2555 پاسەوانی هەیە. ئەم ژمارەیە بە پێی پڕۆژەی چاکسازی سەرۆکایەتی هەرێمە کە 3 ساڵ پێش ئێستا داوای کردووە، بەڵام لە واقعدا حیزبەکان پێوەی پابەند نەبوون و ژمارەکە زۆر لەمە زیاترە. یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی 30 پاسەوان، یەکێتی لە هەولێر و سلێمانی 2 بارەگای مەکتەبی سیاسی هەیە واتە 60 پاسەوان. مەکتەبی ڕێخستن 30 پاسەوان، یەکێتی یەک بارەگای هەیە و کە ئەویش لە قەلاچوالانە کە 30 پاسەوانی دەبێت. مەکتەبەکانی تر کە یەکێتی 13 مەکتەبی هەیە هەر یەکە و 14 پاسەوانی دەبێت کە دەکاتە 182 پاسەوان. مەکتەبە ناوەندیەکانی سەر بە مەڵبەندەکان کە ژمارەیان 8 مەکتەبە 10 پاسەوان کە دەکاتە 80 پاسەوان. بارەگای مەڵبەندەکان 25 پاسەوان کە یەکێتی 14 مەڵبەندی هەیە دەکاتە 350 پاسەوان. ژمارەی کۆمیتەکان کە NRT بە نزیکراوەی هەر مەڵبەندە و 7 کۆمیتەی بۆ دیاری کردووە دەکاتە 98 کۆمیتە. بارەگای هەر کۆمیتەیەکیش 12 پاسەوانی هەیە واتە کۆی 98 کۆمیتەکە یەکێتی 1176 پاسەوانی دەبێت. بە پێی شیکردنەوەکانی NRT تەنها بارەگا حیزبەکان یەکێتی 1878 پاسەوانی هەیە. ئەم ژمارەیە بە پێی پڕۆژەی چاکسازی سەرۆکایەتی هەرێمە و داوای کردووە جێبەجێ بکرێت، بەڵام لە واقعدا حیزبەکان پێوەی پابەند نەبوون و ژمارەکە زۆر لەمە زیاترە. بزوتنەوەی گۆڕان کە لە ساڵی 2009 بە فەرمی دامەزراوە و بۆ ماوەی 4 ساڵ ئۆپۆزیسیۆن بووە، بە پێی زانیاریەکانی NRT بارەگا حیزبەکانی لە هەرێمی کوردستان نزیکەی 500 پاسەوانی دەبێت. یەکگرتووی ئیسلامی کوردستان بە پێی زانیاریەکانی NRT 356 پاسەوانی هەیە بۆ پارێزگاریکردن لە بارەگای مەڵبەند و مەکتەبی سیاسی و دامەزراوەکانی تری سەر بە حیزبەکان. هاوکات کۆمەڵی ئیسلامی کوردستان 429 پاسەوانی هەیە بۆ پارێزگاریکردن لە بارەگای مەڵبەند و مەکتەبی سیاسی و دامەزراوەکانی تری سەر بە حیزبەکان. بە پێی شیکردنەوەکانی NRT 5 حیزبە سەرەکیەکەی هەرێم، پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ 5718 پاسەوانیان هەیە. ئەگەر بە نزیکراوەی موچەی هەر پاسەوانێک 1 ملیۆن دینار بێت ئەوە مانگانە 5 ملیار و 718 ملیۆن دینار بۆ موچەی پاسەوانی بارەگا حیزبەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ خەرج دەکرێت. هێمن مەحموود NRT.